کردنەوەی ئەم پێشەنگایە بەڕاستی ئەتوانم بڵێم بە سەرکەوتووی کۆتایی دێت بۆ یەکەم پێشەنگایە لە شاری سلێمانی کە بەم شێوازە پێشەنگایەکی گەشتی کوردستان بکرێتەوە کەوا گەشتوگوزاری حکوومەتی فیدراڵی عێراق بەشداریان تیا کردووە و هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەتوانم بڵێم گەشەیەکی گەشتیاری باشەدا بە شاری سلێمانی و هەلی کاریش ئەڕەفسێنێ بۆ وەبەرهێنەرەکان ئەتوانن لەم ڕێگایەوە وەبەرهێنانی گەشتوگوزاری لە شاری سلێمانی بکەن. ئەتوانم بڵێم ئەم بۆ ئابوورێکی شاری سلێمانی گریجێکی باشی هەیە. هیوادارم ئەمە هەم ساڵانە پێشەنگای بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر ئاشنایەتی بە کەلوپوری کردەواری شاری سلێمانی بە کەشتیارەکان بدرێت ئەوانەی کە لە خواروی عێراقەوە دێن بۆ ڕوونە و ڕوونەوەی باشتریان پێ بدەن و زیاتر لەم جێگایە بتوانین گەشەی گەشتوگوزار لە شاری سلێمانی بەرەو پێشەوەری.